پێش زیندانی کردنی کێشی 9 کیلۆ بوو کە هاتە دەرەوە 36 کیلۆ لێما بوویەوە. ئەو مامۆستایەی لەسەر سفرەی هیچ تاخوتێک نەبینرا کەڵ ژیا و کەم ژیا. مامۆستا کامەران کەریم ئەو مامۆستایی تەوحیدی لە هەولێر بڵاو کردەوە. لە ساڵی 1966 لە گەڕێکی چوارباخی شاری سلێمانی لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکالیۆرێز بوو. لە ساڵی 1996 هاوسەرگیری کردووە. 5 منداڵی لە دوای خۆی جێهێشتووە. مامۆستا کامەران کەریم لە سلێمانی وەکو وتاربێژ بە هیچ شێوازێک وتاری نەداوە چونکە نەیانهێشتووە. لە ساڵی 1990 چووەتە هەولێر. یەکەم مزگەوت کە مامۆستای لەسەر دانراوە مزگەوتی مەلاعمەر بووە، بەڵام بە هیچ شێوازێک نەیانهێشتووە وتار بدات. مامۆستا کامەران کەریم لە پاڵ پیشەکەی خۆیدا لە کارگەی BBC کاری کردووە. بەهۆی بڵاوکردنەوەی تەوحید و حەقوێژیەکەی زۆر جار بان کراوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە. لە مانگی دەی ساڵی 2015 دەڕفێنرێ و پاش ئازاردانێکی زۆر و سوکایەتی پێکردنی و بە نەخۆشی دێتە دەرەوە لە زیندان. لە بەرەبەیانی ڕۆژی 18 شوباتی 2018 کۆچی دوایی کردووە. مامۆستا یەک وێنەی هەیە و باسیش لەوە دەکرێت کە پێی خۆش نەبووە بە هیچ جۆرێک وێنەکەی بڵاو بکرێتەوە، بۆیە ئێمەش دامان نەناوە. وەسیەتی مامۆستا کامەران کەریم بۆ منداڵەکانی و هەموو مسلمانان ئەم ئایەتەی خوای پەروەردگار بوو کە دەفەرمێت: یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە پارێزگاری لە سونەتەکانی خوا بکەن و مەمرن تەنها بە مسلمانی نەبێت. هاواریەکەت بەو پەڕی دەنگی وإن عينيه ليسيلان چاوەکانی پڕ بوو لە ئاو دەستی کرد بە گریان. وهو يقول يا قوم أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم. أي قومكم يوتياك كوشن كالله برساي من تنها أخويا لا تمنات عزانيا شريكم الله